کوڕانی پێشمەرگە نەیانتوانی درێژە بە سەرکەوتنەکانیان بدەن و لە یاریگەی خۆیان تووشی دووەم دۆڕاندن دەبنەوە لە یەکێک لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی نایابی باسکەی کوردستان یانەی پێشمەرگەی سلێمانی لە بەردەم هاندەرانیدا میوانداری دەربەندی خانی کرد. یاریەکە بۆ هەردوویانە گرنگی تایبەتی خۆی هەبوو. یانەی پێشمەرگە بە بردنەوە دەبووە خاوەنی سێم بردنەوەی لەسەر یەک و بردنەوەی دەربەندی خانیش دەبووە یەکەم بردنەوەی لە خولەکەدا لەگەڵ دەستپێکردنی یاریەکە بە پێچەوانەی ئاسی یاریەکانی ڕابردووی. یانەی پێشمەرگەی سلێمانی ئاسێکی خراپی پیشاندا و لە بەرامبەریشدا یانەی میوان توانیان ئازبەرزی خۆیان پیشان بدەن و هەردوو کۆمەڵی یەکەم و دووەم بە سوودی خۆیان یەکلای بکەنەوە بە ئەنجامی 20-13 خاڵ. بە پێچەوانەی دوو کۆمەڵەی پێشوو یانەی خاوەن یاریگا توانیان بگەڕێنەوە ناو کەشی یاریەکە، هەرچەندە ئەو دوو کۆمەڵەی تریان لە بەرژەوەندی خۆیان یەکلای کردەوە بە 21 خاڵ بەرامبەر بە 7 خاڵ، هەروەها 7 خاڵ بەرامبەر بە 14 خاڵ. بەڵام نەبووە فریاد ڕەسی یانەکە و لە کۆتاییشدا یاریەکە بە ئەنجامی 7 خاڵ بەرامبەر بە 64 خاڵ لە بەرژەوەندی یانەی دەربەندی خان کۆتایی هاتوو. یەکەم سەرکەوتنی بەخشیە هاندەرانی کە لە ناو یاریگا ئامادەبوون. بەڕاستی توانم خراپترین یاریمان بوو. ئەنی یاری یەکەم کەمە فەرقێک بە زاخۆ دۆڕابی بەخەدەم یاری خراپ نەبوون. یاریەکە لە سعی خۆمان بوو، هەموو شتێک باش بوو، هەموو شتێک لە جمهور و لە نادی و لە هەموو شتێک، بەڵام بەجاخۆ ڕۆژە خراپمان بوو، لە ڕۆژە خراپە دڵنیا بەی دۆڕێنی ئەمەش دۆڕامان یاری. ئەمە دوو یاریزانی ئەساسمان بەداخۆ توش پێکان هاتوون. محەممەد جەباری وان ڕێکان عوسمان بەداخۆ هیواداری وان زووترین کات سەلامەتی بگرن و بگەڕێنەوە، بەڵام کەم ئەزمموی یاریزان دەوری بوو وەلو لایشەوە ئەتوان بڵێم باسکە یاریەکی شانس نییە. ڕۆژێکە باش یاریەکەی بێتەوە، ڕۆژکە خراپیە دۆڕێن ڕۆ خراپ بن پیرۆزبایڵم بەچی دەربەنی خان پیرۆزیان بە هیوای ڕۆژای باشتر بۆوان بۆ خۆشمان. یاری چاکێک و یاری باشێکمان بوو، پێشمەرگەش تیپە زۆر بە قووەتێ بوو. ئێمە فیلمە یاری ئەمانمان تاواشا کردو، ئەمانزانی کە ناو هجووم چۆنە، ناو دفاع چۆنن، یاریزانەکانمان تاو جێگە کە توانی بەس نەمان هێش کە ئیش بکەن کار بکەن ناو هجووم. ناو دفاعش ئێمە ئەمڕۆژ باشتر یاریمان کرد، چون ئێمە بشتر نا ئەم چەند ڕۆژەبان دفاع کارمان کردو. ناو دفاع زۆر باش بوویم، توانیمان ئەم یاریە بوویمەوە. ئەم ساڵ زۆر تەمینەیان نەکردو، تقریبا مانگێکی دەستیان پێکردە، کەمتر شاید 20 ڕۆژ یاریەکان دەستی پێکردە، ئەمانش هەر هەفتەیە پێش لەوە دەستیان پێکردە بۆ تەمین ئەمانە. ڕۆژ بە ڕۆژ خەیم خاستر دەبیم، خەریکم تەمین بیشترێک کاتمان بۆ تەمین زۆرترە. یاری لەگە کردمان تەکە تیمێ لێ قورسە یاریمان بوو. ئیسە تیپەکان تۆزێ جۆر یەکە ئەمێنن تیپەکان، ئیسە یاریگانمان باشترەوە ئینشاڵڵا کە بزانین نەتیجەی باشتر بگەین. قوربان ئازاد مەسعودین. یعنی پێشمەرگەی سلێمانی لە ئێستادا خاوەنی دوو بردنەوە و دوو دۆڕاندنە دوای ئەنجامدانی 4 یاری لە خولەکە و یانەی دەربەندی خانیش دوای 4 شکستی یەک لە دوای یەک بووە خاوەنی یەکەم بردنەوە لە خولی ئەم ساڵدا. هەر لە کاتی بەڕێوەچوونی یاریەکەدا ژمارەیەکی زۆر لە پیاوانی پۆلیس لە ناو یاریگە ئامادە بوون، ئەمەش لەبەر ڕوونەدانی حاڵەتی نەخوازراو لە یاریەکەدا کە لە یاری ڕابردووی هەردوو تیپەکە لە خولی نایابی تۆپی پێی کوردستان ڕوویدا بوو. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.